نەچمە لایەکێکتر لە هەواڵەکانمان هەواڵێکی جوان و سەرنجڕاکێشەوە یەکێکە لە هەواڵە جیهانیەکان و بەڵام بەشداریکردنی کورد تێدا بۆ خۆی بابەتێکی گرنگە بۆ ئێمەی کوردوە لە ڕێگای نمایشکردنی ئەو تابلویانەوە بە تایبەت لەو پێشەنگا جیهانیانەیە بابەتێکی گرنگ و سەرنجڕاکێشە. یەکێک لەو پێشەنگایانە فلۆرەنسا بێناڵیە کە لە هۆڵی فۆرتێزا باسۆ کراوەتەوە کە لە شاری ئیتالیایە. ئەمە یەکێکە لە بێناڵە گەورەکان کە لە جیهاندا سازەکرێت و تایدا چەند وڵاتێکی گەورە تێدا بەشداریەکەن. ئەوەی مای خۆشحاڵیە ئەمساڵ هونەرمەندی شێوەکاری دیاری کورد سمکۆ ئەحمەد کە نوێنەری وڵاتی کوردستان و ژاپۆنە لەوێ بەشداری کردو و تابلۆکانی نمایش کرد و تابلۆکانیشی لە ژێر دوو ناونیشانایە کە هەردووشان تایبەتن بەو کارەسات و نەهامەتیانی هەم بەسەر خودی خۆی داهاتووە هەمیش بەسەر خودی نەتەوەی کوورد داهاتووە کە لە تابلۆکانی ڕەنگی یاوەتەوە لە ڕێگەیان تابلویانەوە لەوێ بەشداری کردو لە نمایشەکەی ئەوە توانێتی پێگەیەک بۆ خۆی دابنێ و هەروەها لەگەڵ نمایشکردنی تابلۆکانی شا بتوانێت سەرنجی خەڵکانی وڵاتانی تر بۆ خۆی ڕاکێشێت و هەرچەنە ئەمە کاک سمکۆ یەکەم جاری نییە بەڵکو چەند جارێکتر بەشداری لە بیناڵە گەورەکانی ترا کردو بۆ خۆشی لە وڵاتی ژاپۆن بەشێکە لە ئەسوورەنەری بێناڵێکی گەورە کە خۆی تێیدا هەم ئەندام و هەمیشە ئەسوورەنەری بێناڵەکەیە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە لە فەڕەنسایە و لە دوای خوێندنەوەی هەواڵەکە ڕاستەخۆ خۆشی وەرەگرم هەتێک زانیاریمان باتێ لەسەر بێناڵەکە. لە شارەکەی مایکلەنجیلۆ داڤنشی شاری هونەر و دیزاین لە وڵاتی ئیتالیا فلۆرەنسا بێناڵی لە ڕۆژی 23 ئۆکتۆبەر کرایەوە تا ڕۆژی 1 نۆڤەمبەر بەردەوامە بێت لە پێشەنگایەدا پتر لە 500 هونەرمەند لەسەر تاسەری جیهان و بەشداریەکەن. پێشەنگایکی کاڵێتی هونەری هاوچەرخە کە نەک تەنها هونەرمەندانی شێوەکار بەڵکو هونەرمەندان و دیزاینەری زۆر بواری تریش لە خۆگرێت وەکو دیزاینی جوڵەری سیارە دیجیتال ئارت. سمکۆ ئەحمەد بانگێش کراوە وەکو نوێنەری کوردستان و ژاپۆن بۆ بەشداریکردن لەم بێناڵێ گەورەیەدا بەکارەکانی بێشکەی تاوان و بەهار هەرگیز نامرێت. وەک خۆی دەڵێت حەزم کرد بەو کارە کۆنانم بەشداری بکەم کە گوزارش لە ڕابردووی پڕجەنگی خودی خۆم و وڵاتەکەم دەکات کوردستان. من ئازاری فڵچەی پێڵگرتم و خۆشەویستیش بەردەوامی پێ ئەیات لە ڕێگای هونەرەوە بە زمانی ڕنگ داکۆشی لە مافی مرۆڤ و ئازادی و یەکسانی بەشەرەکەم. تا ئێستا لە پتر لە 50 بێناڵی ئینتەرناشناڵدا کارەکانم نمایش کردووە لە هەر پێنجکی شۆرەکەی جیهاندا و 15 پێشەنگای تایبەتیشم هەبووە لە وڵاتە جیاجەکانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقادا. هونەر بۆ من زادی ڕۆحە لە ڕێگای هونەرەوە دەمەوێت دەنگی ئینسانە بێدەنگەکان بگەێنمە جیهان. خۆشویستان ئاماژەم پێکرد بۆ قسە و باسکردنی زیاتر لەسەر ئەم بێناڵی فلۆرەنسا لە وڵاتی ئیتالیا گفتوگۆکەم لەگەڵ بەڕێ سمکۆ ئەحمەد کە ڕاستەوخۆ لە وڵاتی ئیتالیا و لەگەڵمانە لە فلۆرەنسا. کاکە سمکۆ سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت. سڵاوتان لێبێ زۆر زۆر سپاس بۆ کار و کاردان. کاکە سمکۆ تۆ زوو لەگەڵمانە بەشدارە بی دیچێکی لە میوانە جوانەکان کە هەمیشە لە ڕێگای کارەکانتەوە هەم ئەبیتە شانازی بۆ ئێمە و هەمیش بۆ خۆت مێژوویەک تۆمارەکەی بابینە سەر باسکردن لە سەر ئەم بێناڵەی فلۆرەنسا چ تایبەتمەندیی هەیە بۆ ئێمەی کورد کە هونەرمەندێکی دیاری وەکو تۆ بەشداری تێدا بکات. فلۆرەنسا بێناڵێکی کواڵیتیە بەڕای من وجودی هونەرمەندی کورد لە ساحەی جیهانیدا زۆر کەمە لەبەرەوە ئەگەر چانسێکی بچووکمان دەستکەوێت پێویستە ئیستیغلالی بکەین و من زۆر کامەرانم کە لەم بێناڵەیە بانکێش کرام کە کارەکانم نمایش بکەم یەکەمین جاریشمەکە لە ئیتالیا کارەکانم نمایش بکەم بەجددی جێگای بڵێن کامەرانیە کە بتوانم لە کۆرنەرێکی بچووکە خزمەت بە هونەری شێوەکاری کوردی بکەم لەبەرەوەی هونەرێکی زۆر زۆر هەتی و گوناحمان هەیە. باشە کاکە سمکۆ قسە بکەم لەسەر و تابلویانی نمایشت کردوون هەروەک لە هەواڵەکەی ئاماژەم پێکرد باز لە ئازارەکانی خودی خۆت و وڵاتەکەتەکە لەژێر چ جۆرێکی هونەر کۆت کردوتەوە و ئەو بابەتانی کە کۆت کردوتەوە تایچین. من طبعاً وەکو پێشتریش ئاماژەم پێکردووە من هونەرمەندێکم لە جەنگا گەورە بووم لە جەنگا ئاوارە بووم لەبەرەوە جەنگ بەشێکە لە ژیان و خودی کیانی ئێمە بۆیە من هەردەم حەزەکەم لەرەی بڵێن لەڕێی ڕنگ و فڵچەکانمەوە کارەساتەکانی کوردستان لە جەنگ و
بڵێن دژمناتێک کە بەرامبەر بە کوردستانێک بگەێنمان و جیهان ڕنگ و بڵێن فڵچە ڕێگەیەکی ئاسانە بە گەیاندنی پەیام بە جیهان لەبەرەوەی هوەری شێوەکاری هوەرێکە پێویستی بە تەرجمە نییە هوەرێکە ڕاستەخۆ گاتە بینەر بۆیە تەسەورەکەم لە ڕووی هوەری شێوەکاریەوە بتوانین مەسیج و پەیامی خۆمان وەکو کوردێک بگەێنین بە هەموو جیهان. زۆر باشە ئەم پێشنگایە تا چەند سەرنجی هونەرمەندانی تری بەلای خۆیان ڕاکێشاوە بەتایبەت بۆ خۆت و بۆ کارەکانت وەکو کوردێک کارچەنە نوێنەری وڵاتی کوردستان و ژاپۆنیشی لەگەڵێ زۆر تەواوە فلۆرانسا بێنالێ تقریبا 500 هونەرمەند لە سەرتاسەری جیهانەوە کۆبوونێتەوە هەر یەکەی بە خەونێک و خەیاڵ و ستایلی خۆمانە و منیش توانیم لەو کۆنەرە بچووکەوە تەمسیلی کوردستان بکەم توانیم بڵێن دایلۆکی دروست بکەم لە بینی بینەران و هونەرمەندانی تریش کاتونەتە پێشەنگاکە کە سەبارەت بە کوردستان و ڕەوتی هونەری کوردیش شارەزا بن بۆیە بە تەسەوری من وجودمان لەو کۆنەرانەیە ضرورە و ئەتوانین دایلۆکێک دروستکەین جگە لە هونەرباز بڵێن لە زۆر پەیام و تەسەورەکەی ئێمە لە بڵێن زوربەی زۆری ئەوڵاتانە کاڵی کوردی یەکەم جارێ بە شەحێکێک کە لەسەر خریتە لە کوێی لەبەرەوەی وجودمان نییە یعنی ئەو بڵێن ئەرکێکە لەسەر شانی ئەمە ئەرکێکی گەورەیە و بڵێن زۆر زۆر کامرانم کە جیلی ئێمە ئەو بڵێن بوارەمان هەبوو کە بینە دەرەوە بتوانین ڕاستەخۆ کۆنتاکتمان لەگەڵ بیانیا هەبێت ئەتوانم بڵێم جێکەوتەیەکی باشی هەبوو لە بڵێن ناساندنی هوەری کوردی و میلەتی کورد و وجودی کورد و کوردستانیش لەسەر ساحەی هوەری جیهان. کاکە سمکۆ پرسیارەوەت لێکم چەند تابلۆت نمایش کردووە؟ لەم بڵێن پێشەنگایە دوو بڵێن تابلۆ نمایش کرد کە کاوانش بێشکەی بڵێن تاوان و بەهار هەرگیز بڵێن نامێت کە دوو کابرەی بڵێن دوو هێن بڵێن تابلۆی کۆنن ببورن بەزەوەیە کۆمیتەکەی اختیاریان کرد لەبەرەوەی ئەو دوو تابلۆ زۆر بە پاوەرفوڵ و ئیمێجێکی بە قووەت سەیرکران کە بڵێن تعبیر لە زادەی ژیانی کورد و عەقڵی کوردەکە لەمینەیە بڵێن دۆخۆ بڵێن ڕۆتە بڵێن گیانەی کوردستانی پیا تێپەڕێگرێ لەبەرەوەی تەسەورەکەم کارەکانی من تعبیر لە کوردستانەکەن ئەوە شوای کردووە کە بڵێن کوریێتەرەکان زیاتر حەز بە کارەکانی من بکەن لەبەرەوەی باز لە کارە سادەکە باز بڵێن لە جەنگەکە کە بڵێن زۆر زۆر بەداخەوە ناوی کورد لەسەر بڵێن ڕەبتە بە جەنگەوە ڕەبتە بە بڵێن خەباتکردن لە پێناوی ئازادی و بنیادنانی وڵاتێک بۆ خۆمان لەبەرەوە کارەکانی من بوونەتە جێگەی سەرنجین ڕاکێشەری کوریێتەرەکان و ئەو دوو کاریان اختیار کرد. کاکە سمکۆ لە ڕێگای کۆنتاکتی خۆتەوە بەشداریت کرد لە فێستیڤالەکە یاخۆ پێشتر لە بێناڵەکەی ژاپۆن وێنەکانیان بینی تابلۆکانیان بینی و حەزیان کرد لێ بەشداری بکەی کوریێتەرەکەی کە فلۆرەنسا بێنالێ اختیارەکە لە لەندەن بێنالێ کارەکانی منی بینی یەک کاری منی بینی بەهار هەرگیز نامرێت کە بڵێنەوە کارەی بینی کۆنتاکتی کرد پێمەوەتی نەحەزەکەم دوو کارت اختیارکەم لەبەرەوەی بە جدی فلۆرەنسا بێنالێکی گەورەیە هونەرمەندان بە یەک کاردیاخۆ یاخۆ بڵێن بە دوو کار بەشداریەکان وتی من هێن سپیسیان بە تۆ کە دوو کار دابنەی ئیتر مەجموعەیەک لەو هەم بۆ نات لەو بڵێن لەو حانەیە ئەو دوانێ اختیار کرد. وەکو ئاماژەشمان پیاوە تا چەندێک بەردەوامە بێ هەتا ئەو کاتە خەڵک لەوێ دێنە پێشنگاکە و واسیری پێشنگاکەکەن ڕۆژانە پێشنگاکە بە جدی پێشنگایەکی زۆر زۆر مەشغوڵە یەکەمی ڕۆژکە ئێمە چوین یعنی تەسەور ناکەی لاینێکی دوور و بڵێن درێژ سەریان بڵێن گرتبوو کە پێشنگایەکشە بە پاراچی تەژوورەوە ئیتاڵیەکان بەڕای من قەومێکن هونەر بڵێن لە ناخیانایە لەبەرەوە بینەرێکی زۆرمان فلۆرەنسا بینالێرش بەنالەیەکی کواڵەتیە لە ئەوروپایەکێک بڵێن لە تۆپ بڵێن بەنالەکان هەژمارەگرێ لەبەرەوە جمهورێکی خۆی و جمهورەکەیشی نەک بەس بڵێن خەڵکی یاساییە گەلەری و میوزەمشەکانیشیان. زۆر باشە دەست خۆش بێ سوپاس بۆ بەشداریکردنە کاکە سمکۆ چێش لە شارەکەی مایکلانجیلۆ داڤنشی وەرگرە تا ئەو کاتی لەوێیت وەکو خۆت ئاماژەت پێکرده بوو. زۆر زۆر سپاسانەکەم زۆر زۆر سپاس بۆ کار و کارتان ڕۆژێکی خۆش بۆ ئێوەش. سپاس بۆ تۆ سپاس بۆ کارە جوانەکانت کە بەشداریەکەی لەو فستیڤالە گەورە جیهانیانە داوە ناوی کورد با شێوازێکی جوان پیشانەی